دوباره ساڵتانە بێ دوێنە شەو ئەڵلقەیەکی تر یامڵێن قۆناغی دۆم لە قۆناغی دۆمی کوردستان ستار بەڕێوەچ و کۆمەڵک بەرەمەند دەنگخۆش سەرکەوتن بۆ قۆناغی داهاتوو کێبڕکەکان و باسمان کە سەختتر بوونە و داوران لیژنەش زۆر بە دیقەت و سەلیقەوە دانەوێ ورد بن لە بڕاردان بۆ دەرچوانتنی و کەسانی کە شیاوی ئەوم بچنە قۆناغی داهاتوو ماوەساڵکە و زاهیر سەرۆکی داورانی لیژنەی پرۆگرامی کوردستان ستار لە ستودیۆ لەگەڵمانە بەخێر بنەوە ساڵکەوت زۆر سپاس بۆ بەڕێستان ڕۆژتان باش بەیانیتان باش هەردووکی پێکەوە سپاسانەکەم بۆ تەقدیم و باسکردن لەسەر کوردستان ستار سپاسانەکەم کوردستان ستار چۆنە ینی لە تۆ پرسم تۆ سەرۆکی لیژنەی داوەرانی چۆن هەڵە سەنگێنی و دۆخەکە چۆن تێپەڕێت تۆ لە نێو کایی پرۆگرامەکەی خۆشبەختانە کوردستان ستار لە ماوەیەکی زۆر کەم توانی بگاتە هەموو ماڵێکی کورد ئەوە بۆ ئێمە دڵخۆشی بوو لە شاشە جوانەکەی کوردستان تیڤیەوە بەڵێن جوهدی هەموو لایەک بەڕاستی ئەو بەڕێزانی کە لەگەڵ من لە دادوەران لە کاک عەبدولقەهار خۆی و کاک میکائیل و کاک میرا و دکتۆرە بەڵقیس و هەروەها جوهدی بەڕێ و بڵێن دەرهێنەری بەرنامەکە کاک محەممەد جەمیل و پێشکەشکاران خات و دینا و کاک دەرباز و ژیلە خان و کاک وەزیر و بە جوهدی ئەو هەموو بەشدار بووی کە نسبەتێکی زۆر زۆر چەند ساڵێک کردومانە بەس ئەو نسبەتە بەشدارە نەبووە کە هەزار تێپەڕێنێ توانوێتی زۆر ببێتە ئومێدێکی باش بۆ ئەو گەنجانەی کە ئایانوێ شانسێکیان هەبێت بۆ هاتنە ناو دنیای هوەرەوانێ هەر ئێستا ئەمە وەرزی یەکەممان تەواو نەکردووە خەڵکێکی زۆر لە پەیوەندیە بۆ ئەوی کە چۆن کەی وەرزی دووەم دەست پێ دەکەم بەرنامەیە ئەمەش سەرکەوتنی بەرنامەکە نیشان نەدات دۆنێ هەماسێکە زۆر دناوە بەرنامەی دەهەبوو دناوبەرەوان گەنجادەن بە هەستێکی گەلێکی خۆر دەرکەتن لێ چاواون پشتگیریاوان گەنجان دەکەن هەلبەت قۆناغێکە ئەم بێژن گەلێکی حەساسە زەحمەتی تێدا هەیە دەستپێکە ئانک و گاوێکە هونەریە پێویستە ئاگادار بن ژڵۆما بەردەوام پشتگیریاوە ژوان گەنجارە چییە؟ ئێمە وەکو خۆمان کۆمەڵی مامۆسای تایبەتمان بۆ گەنجانە گرتووە کە هاوکاریانن لە ڕووی ئەدا و اختیارکردنی گۆرانیەکانەوانێ ئێمەش بە وەکو لیژنە گوێگیرێکی باشین بۆ ئەوەی کە چۆن دەنگیان هەڵسەنگێنین هەڵبەتە کێشەی ئەومان زۆر جار بۆ دروست دەبێت لە گروپێکدا دەبینی سێ کەسی زۆر باش هەیە اختیارەکە لە کەسێکە وەرەقە کاتی سەوزەدەی بە یەکێکیکە سێەم مەغدورە بێ سروشتی ئەو بەرنامەی هەروایە یعنی ناتوانانی تۆ هەزار کەست هەیە دیسان 100 کەس تەصفیا بێ دیسان لەو 180 سەرکەوێنیتەوە زۆر زەحمەتە ئێمە لە قۆناغی دووەم دەبواە 14 کەس سەرکەوێ 30 کەس سەرکەوت یعنی دیسان حاڵەتی عاتیفە و حاڵەتی ئەوەی کە ئەم دەنگی زۆر باشە نەک بڵێ بکاتە ئەوەی کە لەبەر خاتری خاتران کەسێکمان سەرکەوان بێنە دەبینی دەنگەکان زۆر باشە تا ئێستا دەبینی کۆمەڵی خەڵکی زۆر دیسان داوای شانسەکەنەوە لە ئێمە ناشمانێ سروشتی ناو کوردستان وایە پێت خۆش نییە گەنجێک خولیایەکی زۆری هەیە حەزێکی زۆری هەیە دڵی بشکێ یا بۆ نمونە هەندێک کە زەبینین لە گروپەکان دەنگێکی زۆر باشی هەیە سەر نەکەوت من شانسم پێداوە کە گۆرانێکی بۆ ئامادەکەین لە حەفلەی ختام لە بەرنامەی کۆتایی بێت گۆرانەیەک بڵێ لاوانەیە ئەمە تووشی حاڵەتی 4-5 لەم شێوە کارە ببین باش دوێنێ لە پرۆگرامدا کۆمەڵێک کەس سەرکەوتن چونە قۆناغی داهاتوو بەڵام شتێکی لە ناکەو هاتوۆتە پێش هیچێک لەو بەشداربان ناتوانێت بەشداری بێت لە قۆناغی داهاتوو بەهۆی لە دەستدانی چێک لە ئێزەکانی ئێوە کۆمەڵێک بەرەمەند و دەنگخۆشتانە لە قۆناغی هەر لەو قۆناغا ئەتانەوێت شوێنی پڕ بکەنەوە ئەم میکانیزمە ئەتانەوێت چۆن بیکەن معنی بەوەی دوجار ئەمە چاوی خەڵکە چاوی بینەرە خەڵک ئەیبینێ ئەتانەوێت چی بکەن بۆم بابەتە بۆی بەڕاستی حەقی کەس نەخورێ هەمووان بێگومان ڕاستی کەسێک لەو بەڕێزانە نامێ ناوی بەرم دەبەرەوەی لاوانەیە بخۆی پێخۆش نەبێ بەهۆی لە دەستدانی کەسێکی ئەزیزی ناتوانێت بەشداری هینکە و سەریش کەوتۆ بۆ قۆناغی سێم ئێمە هەش کەسمان جەماعەتی بڵێن دەرهێنەر و ئەوەی کە متابعین لەسەر بەرنامەکە هەش کەسی کە شایەنین ئەوە بوون دیسان ئەوانە شانسێکیان هەبێ بەهۆی بەشدار نەبوونی ئەو کەسە ئێمە ئەمڕۆ یەک کەس سەر دەکەوێت ئەو ناوانش حەزەکەم کە باش بوون و
هەوڵێکی زۆر ئەدەن تا ئێساش کاک دڵخواز خەلیل کاک شاکار ڕەسوڵ کە من زۆر حەزەکەم کاک شاکار ینی شانسی هەبێ لەبەرەوەی دەنگێکی باش بوو کاک لەزگین هەر زۆر دەنگێکی باشە لە ڕۆژئاوا زۆر کەیفم بە دەنگی دەهات ڕاستی منیش کاک بەشیر ئازاد کاک یاسین قەلەندەر لە کەرکووک کاک ئەحمەد جەلال دیسان لە کەرکووک کاک ئیڤان تاهیر لەگەڵ کاک ئەمجەد غازی کاک ئەمجەد هەر ناومان ناوم محبوبی کوردستان ستار چکم لە قۆناغی یەکەمتی ئەگەر دەرمکەن ئەوە خێزانەکەم دەرم مەکاتوەرم ناگرێت ئەوجارەوتی لە قۆناغی دەوتی ئەگەر بێت وەرنەگیرە هەرتێتی نەوەتی پرۆسەکان تێک دەچانەوێ لەم هەشت بەشداربووی کوردستان ستار دەزانێت ینی دەتانەوێت چی بکەن بۆ پێیکە ئەمانە دەرچێنن یان بتانەوێ بیان گەن لە قۆناغی داهاتوو ڕاستیکە بەشدار بن لە پرۆگرامەکەدا ڕاستی لەو هەشت ناوە دەبێ یەک کە سەرکەوێت ینی خۆزگە مەجال هەبواە هەشتی سەر بکەوتایە من پێم خۆشە بخۆم وەکوتم زۆر لایەنگری کاک لەزگین و کاک شاکار و هەمویان کاک بەشیر کاک یاسین کاک ئەحمەد جەلال کاک ئیڤان کاک ئەمجەد هەر هەشت دەنگەکە باشن بەڵام پرۆسەکە ژوایە دەکرێت یەک کەس جێگا سەرکەوێتەوە بۆ پرۆگرامە ئەو شانسەی هەبێت ئەمەشمان بۆ ئەو کرد کە شانسێک هەبێ بۆ گەنجەکانی کە دیسان ئەگەر بکری ئێوە یەک ناومان بۆ ئینتخاب بکەن سانەی من دلێ من لێ دەبێژە ئەس بەشدارێم ئیتر ئەمە هێوی ئەوە ناوەکان لەبەر هەر هەشتێتی ئەوە ئومێدەکەی باو خاتونە لێگرێ سەر ئەزێ هەلگرم بەس دزانێ دلێم نینە ئەس بێژم یەکدانە هێوی یەکمەیکە بەدوو مامۆستاژانێشەمان بۆ خۆت بخوێنەوە بۆ خۆت بخوێنە بۆ خۆت بخوێنە بێدە من ئەو دەنگە کێ بێ بەشیر ئازاد نازم بەشیر ئازاد بێنە پێشتر کاک بێنە پێش بەڵە پیرۆزبایی لە کاک بەشیر ئازادەکەین شانسێکی بۆ گەڕایەوە و دیسان سڵاو و ڕێز بۆ ئەو گەنجانەی تر هیوامانە خواست کە شانس هەبواە دیسان بۆ هەموو لایەکیان بەڵام سروشتی بەرنامەکەش وەکوتم تەنها کەسێک ناتوانێت بەشدار بێ ئێمەش ئەو شانسە بۆ کەسێکماندا باشە ماڵ ساڵکەوت دیارە با تۆزێک شۆڕ بینەوەنی ئەو کاتی لەبەر دەستە تۆزێک دوسێ پرسیار بکەین قسە باس لەسەر پرۆگرامی کوردستان ستار زۆر جار ئاسایە ڕەخنە بیگیرە ڕەخنەکان بابەتی بنواتە هەڵەری بن نەوەکو تۆ هەندێک جار ڕقوکینەکان لە شتی بچوودا کۆ بکەیتەوە بۆی منەمانێ خزمەت بە هوەرێکی جوان بکەین و کۆمەڵە گەنجی باشمان هەیە دانێت ینی زۆر شتێت دەستیم گەنجانە بگرین بەڕاستی کاریان پێ بدەین و بەتایبەت گۆڕپانی هەنەری ئەمڕۆ فەوزایان و خۆت ڕەنگە بۆ خۆت باش بزانی فەوزایەکی زۆر هەیە بۆ خەڵکی باش دروست نەکەین بۆم بابەت چیت لەسەرم بابەتە وڵاهی کوردستان ستار بۆ خۆی یەکێکە لەو هەدەفانە کە بتوانین دەنگی باش و توانایەکی باش بینی نەمەیدانەوە ئەمڕۆ نابێ ئینسان سەیری ئەوە بکات کە بڵێن لە ناو مەیدانەکە کۆمەڵێک خەڵک دێنە پێشەوە لەوانەیە بەهۆی ڤیور و شتێکەوە بڕوان ناکەم پاشە ڕۆژێکی باشیان هەبێ بەڕوان ناکەم بەردەوامبوونێکی باشیان هەبێ دەکرێت بڵێن ماوەیەکە و دەڕوا وەلاکین ئێمە کوردستان ستار ستافێکی وا زۆر لە ڕێشاشەیەکی وا گەورەوە ئەو هەمومان دووبوو نەدەکرێ 6 مانگ دەخایەنێ لە کۆتاییدا بۆ دۆزینەوەی چەندەنگێکی باشە با من ئەوە بڵم یعنی شەرنی ئەو کەسێکی یەکەم ئەبێت تەنها ئەو کەسە سوپەرستاری سەحەکەیە نا لەوە ئەو کەسێکە یا ئەو هەش کەسێک کە دەچێتە کۆتایی پرۆگرامەکە ئەوانە دەبنە ینی لە تەصفی 1000 کەس کەواتە هەموو دەنگێکی باشن ینی شانسی ئەویان هەیە ئیش بکەن و ئێمە جوتومانە من وەک خۆم شەخسەن هاوکارە بم بۆ ئەو گەنجانی کە لە مەراحلەکانی کەشدا پێویستیان بە هاوکاری دەبێت من ئامادەم هاوکاریان بکەم و دەنگی باش و من ئەڵم خۆشبەختانە لە کوردستان سار بەڕاستی دەنگی زۆر زۆر باشی تێدایە لە شارەکانی دووەکو زاخۆ و سلێمانی و کەرکووک و هەولێر و سۆران و ئاکرێ دەنگی زۆر زۆر باش لە ڕۆژ ئاوا لە ڕۆژهەڵات یعنی دەنگی زۆر باش هاتووە خۆشبەختانە کورتمان هەیە لە ئەوروپاوە بەشداری کرد بەڵێ چەند دەنگێکمان هەبوو کە کوردن لە ئەوروپا لە کوردستانی تورکیا لە هەمووی هەبووە لە هەر چوار پارچەی کوردستان بەشدار بوومان هەبووە بەڵام وەکو دەزانی لە تەصفی 1050 کەس
هاتە قۆناغی دووەم 90 کەس 89 کەس ببوورە دواتر ئێستا لە مەرحەلەی سێم 29 کەسمان تقریبان هەیە 30 کەسە 29 کەساوەی کە لە بەرچاوم بێت دیسان ئەمە تەسفێ بێت لە قۆناغی چوار قانونەکەی دەبێ 8 کەس بێت ئێستا قۆناغی دوم تا مۆساڵ کەوت بەڵێ ئەمە قۆناغی دوم تۆمار کراون بەرنامەکان بە شێوەی تۆمارە و تەسفی ئەو گەنجانەمان کردووە لە هەفتەی ئایندە لە ئامادەکارین بۆ قۆناغی سێ ئەم بێژن هەلبژارتنە سترانە ئەنکو گۆرانیاوەکو اختیار بدلێ وەیە بەردەوام ڕێنەماییەوەش بۆ بەشداریات چنە بەڵێ لە هەنگە قۆناغی یەکەم کە دێن ئێمە حەقمان نییە هەر بەشدار بێت چ گۆرانێک دەڵێت بەپێی دەنگی خۆیەتی هیچ ئاگامان لێنێ ئێمە لە پشتەوەدانن شوین کەس نبینیم لە قۆناغی دوم لەبەر ئەوەی دەبنە گروپ مامۆستایان هەیە وەکو ئاماژەم پێدا بۆ نمونە مامۆستا هێمن حسێن لە سلێمانی و کەرکووب ئەو گەنجانە کە کۆ دەکاتەوە ئەو دەنگانە کە نزیکن لە یەکەوە لە یەک گۆرانیدا کۆ دەبێتەوە وەکو دوێشە و بڵێن گوێبیسی گروپی خۆم و عودەکەم بووینیان ئەوەی کە سەوزەی کاڵەبێ ئەبێت دەنگەکان نزیک بن لە یەکەوە لە قۆناغی سێم دەبێتە فەردی گۆرانی بەشدار بۆ کە بە ئازادە خۆی چ گۆرانێک دەڵێ دەبێمانی حڕەتی وایان پێ بدەین کە بتوانێت ئازادی خۆی هەڵبەتە لە سیستەمی وڵاتانی تر چەند گۆرانیەکە و تەحدید دەکرێت وەلاکین من دیسان ویستمانە بە مامۆستایان هەبێ و بە حەزی خۆیان بێ لاوانەیە مرتاح بێ بە گۆرانیەک باشترە ئەو بتوانێت ئەو گۆرانێ بڵێت کە دڵی خۆی پێخۆشە لە قۆناغەکانی داهاتوریشدا کە چووە بەشی فیناڵەوە سیستەمەکە دەگۆڕێ دەبێت گۆرانی باش حازر بکرێ یعنی گۆرانەیە کە مەسافەی دەنگی ئەو کەسە ئەحساسی تەکنیکی دەنگی جۆری لەفز دەربڕینی وەستانی لەسەر ستەی جوانە هەمی خاڵی لەسەر بێگومان ماساڵ کەوت ومێ دەکەم لە دااتوودا کارێک بۆ خوار ئەم گەنجانە بکرێت منداڵان بکرێت باشەوە ئاماژت پێدا منداڵان بەشێکی گرنگی ژێرخانی خێزان و کۆمەڵگای ئێمە پێویستیان بۆی بەڕاستی نەک تەنها لە بواری مۆسیقا با لەسەر ئەو بەهرەوتوانانێ مناڵ هەیەی لە ڕووی ئاخاوتن قسەکردن جۆڵەکردن یاریکردن هەنی زۆر بوار هەیە با بەهرەوتوانەکانی مناڵان بە شاراوی نهێڵینەوە بیان خینە دەستخۆش ئێمە لە بیرۆکەی کارێکی واداین هیوادارم بتوانێت فرسەت و جەوی کوردستان لەبار بێت پێش ئەوەی وەرزی دوومی کوردستان ستار دەست پێ بکاتەوانێ ئەگەر بکرێ ئەگەر کرا و کاتەکە گونجا بوو شانسێک بۆ مناڵان هەبێت لە چەند بوارێکی جیاوازدا لەوانەیە نەتوانم ئێستا ناوەڕۆکی سەرجەم بەرنامەکە تەڕەحکەم لەبەرەوەی نهاتوونێتە سەر تەنفیزی بەرنامەکە بۆ هەڵبژاردننی مناڵێکی زۆر بەهرەمەند لە بواری جیاوازدا بێگومان ئەوەش دڵخۆشێکە بێ بۆ هەموو دایک و باوکێک کە پێی خۆشە بەهرەی منداڵەکەی ڕوون بێ اکتشاف بکرێت لایەن کەسانی شارەزا و پسپۆرەوە کە دەبێتە کەسایەتێک لە وڵاتی مصر بحكم علاقاتك زورة من لقال ولاتي مصر في أي جوي هنري أو ولاتا زور له هنرمنداني كأمرنا وقوركاني ساحي سينمائي ويقولاني مصر ولاتاني عربين لري بروغرامي كيوا وكمجليك ريكي خستوا دبيني أمنا لبوتا جوانتري منالي ئەو ساڵە بۆتە پاڵەوانی سینەما فریمێکی سینەمایی و ئێستا کەسایەتێکی زۆر گەورە لەوانە هونەرمەندی گەورە فاتن حەمامە کەسێک بۆ کە لە ڕێی مجەلەتێکەوە هەڵبژێراوە بووە ئەو ئەکتەرە ئەفسانەی کە لاوانە لە مێژووی عەرەب سێ کەسی وەکو سوعاد حوسنی فاتن حەمامەمان هەبێت ئەمە نموزەجێکی جوانە بێ کە ئێمە بەس ڕایگەێنن بۆی ببنە ینی چۆن دەوترێت خاوەندارەتی پرۆژێکی لەم شێوە بکرێت چونکە دوجار ئێمازانین خاوەندارەتی و پرۆژانە بکرێت باشتر ڕای بگەێنن بەڵام باسی بکەن کە پرۆژێک لەم شێوەیە گرێگومان پرۆگرامێکی وامان هەیە وکو کوردستان تیڤ ئێمە قسەشمان لەسەر کردووە جەنابەت ئاماژەیەکی باشت پێدا لە بەروی ئەو دایک و باوکانەی کە پێیان خۆشە بەهرەی منداڵەکانیان ڕوونتر بزانرێ و مناڵێک 5-6 مناڵ لە یەک بواردا دەبینی تۆ خەڵاتی دەکەیت و هەڵی دەبژێری بۆ نمونە جوانترین مناڵی کچە منداڵ یان کوڕ بە هەمان شێوە ئەکتەر و دراماکان پێویستیان بە وەچی تازەیە دوایەوەیان کەسێک ڕسمێکەکە یا کەسێک زەکای زیرەکی هەیە یوتیوبەرێکی باشە قسەکەرێکی باشە گۆرانێک بە باشی ئەڵێت
لە منداڵێکەوە ینی کۆمەڵە تالنتە تۆ ئەوە نیە بڵێ یەک کەس هەڵدە بژێری لە بواری جیاوازدا دەتوانێت لە دە بواری جیاوازدا دە منداڵ لە پرۆسەیەکی مدە زەمانێکی کەمدا بچووک بتوانیت تالنتە باشەکان هەڵبژێری. ئەمەش وەکو کوردستان تیڤی دەبێتە خزمەتێکی زۆر. کوردستان تیڤی هەمیشە تەلەڤیزیۆنێک بووە هەوڵی خزمەتی زیاتری داوە و شاشەی دایکیشە پێویستە بۆ مناڵ بیر لەوە بکاتەوە و بیریشان کردێتەوە پشگیریشن لە پرۆسەکە. بەڕاستی gelek kes em bêjin çi hêvî û xweziyê wan hebin gel ji mandalî ve dayîk û bav an ku komalge an ku programên wisa piştgiriya wan bikin helbet dema mezin bibin bikarbin rêka xwe bi başî wergirin ji loma jî ez bêjim gavekê gelekî baş e. زۆر سپاس هیوادارم ئێوەش بتوانن بە پێشنیارەکانتان و هاوکارمان من ئەگەر پرۆگرامەکە کرا بیر و بۆچینێکتان هەبێ بیر و بۆچینی خەڵکتان وەرگێر لە چ ڕوویەکەوە لە چ بوارێکەوە ئێمە دەوڵەمەند دەبین بەو کارە و هەر پێشنیارێکە بۆی مە ساڵکەوت با پرسیارە بکەم من تو موزیسیانێکی لە ساڵانی نەوەتەکانەوە کۆمەڵێک ئەرشیفی زۆر باشی دەوڵەمەند هەیە ئەم پرسیارە دوور لە کوردستان ستار بەڵام مۆسیقاوەک و موزیسیانێک و لە حنێک پرسیار لێکم ینی ئەمە قسەی خەڵکە بۆ گۆرانەکانی ئێستا نامێننەوە ینی بۆ لە بیر و هزر و ئێمەدا نامێننەوە بۆ نمونە هەر لە کوردستان ستار سێکەین ئەگەڕینەوە بۆ ماوەسە عەلی مەردان بۆ ماملێ بۆ تایر تۆفیق بۆ تەحسین تەها بۆ محەممەد عارفی جزیری بۆ ینی بۆ ئەم هونەرمەندانە کە ئەڵین ڕاستەنن یان ئەمانە مێژون هەرگیز کۆن نابن هەر کاتێک بۆ گۆرانی ئەمە لەسەر وەڵام بیتەوە بۆ گۆرانی ئێستا نامێنێتەوە. دوو وەڵام هەیە کە بشت ئێمە سیاسەتی بەرنامەکە وامامە بەست بوو لە قۆناغی دووەم گرنگی بە کوردستان ستار ئەو کۆمۆسیک زیانێک بەسەر ئێستا هەر ئەوە جواب دەماوانێ مەبەستمان بۆ لە قۆناغی دووەم گەشەی ئەو بەرهەمە ڕەسەن و گۆرانی خۆشانی کە هەم لای خەڵک با وشەی ڕەسەن بەکاردێنە من بۆ خۆم دوورم لە وشەی ڕەسەنەوە بەڵام ئەوەی کە شیفێکی دەوڵەمەندی وڵاتەکەمانن و ڕێزگرتن لە جوانی ئەوانە و ناوهێنانیان دووبارە گۆرانەکان دیسان زیندوو کرێتەوە بەگوێی خەڵکدا بدرێ مەبەستمان بۆ کوردستان سا لە قۆناغی دووەم. ولكن لە گۆرانی ئەمڕۆدا دووبار هەیە هەندێک گۆرانی هەیە کە با بڵێن ڕێتمە غەربیەکانن لەوانەی تەکنۆ و پۆپ و ئەمانە لە میدیای دەریشەوە هەروایە ئەو گۆرانیانە کەمتر ئەژین جارانیش ژماری گۆرانی بێش کەم بوو دەژمێررا ئێستا ماشەڵڵا ڕۆژی دە گۆرانی بێش دروستە بێ وەلاکی گۆرانی زۆر باشیش هەیە کە لە 2000ەکان ئێمە ئەنجاممانداوە بۆ نمونە گۆرانی هەردەیتەوە ئاوازی منە لە وتنی هونەرمەندی گەورە لەیلا فەریقیە بە بڕوای من کە بەرنامەکانمان ئەکرد لە یان هەموو شەوی خاتومەرزیە یان هونەرمەند ڕاست ناسر ڕەزازی چارەی خەم ئەم گۆرانیانش هەن کە هەمیشە دەوترێتەوە. من بەستم قۆناغی ئێستانی لە ئەم جیلە تازەی کە ئێستا گۆرانێڵە ئەم جیلە تازەیە ئەوانە مێژون بۆ خوان ڕەبتە بەوەی من زیاتر ئەو کارانێک کە لەگەڵ هونەرمەندە بە ئەزمونونەکان کردومە هونەرمەندە گەنجەکانیش تا حدێکی زۆر هەوڵم داوە گۆرانی باشیان بۆ بکەم ئەو پرۆگرامی کوردستان ستاریش هەدەف لەوەیە بەڕاستی کێمە بتوانین گۆرانی خۆش دیسان بۆ خەڵک دروستکەینەوانێ بەڵام مەوجەی ساحەکەش وا دەخوازێ لەو تەوژمە تازە و تەفرە تازەی کە هەیە دەبێ بێبش دەبن گەنجی کوردیش حەزی لەوەیە گوێرە گۆرانێکی تەکنۆپۆپ جاز بلوز ئارامبی بگرێ نابێ بێبش بێت دەبێ لەگەڵ ئەو گڵوباڵی کە هاتووە ئێمەش بەردەوام بین. زۆر سپاس بۆ ئێوە بۆ کاتەکەتان خۆشحاڵ بووم. سەرکەوتوو بن.